طبعا زەماتە ئەوڕۆ لە بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەولێری طبعا ئەوڕۆ بڕیارێکی زۆر گرنگ سەبارەت بە شۆفێران هەرێمی کوردستان دەردەچی. ئەوان لە بۆتان باز دەکەم ئەو بڕیارە لە بەرژەوەندی هەموو هاوڵاتیانی و هەرێمەیە بۆ شتێکی زۆر باشە. دڵنیا بن کە دوای باز بکەم هەمووتان ڕەحمەتمان لە بۆ دەنێرێت. ئەوانەوەی ئەوڕۆ کرا لە دایرەی مروری شاری هەولێر لە بۆ خەڵکی ئەو بڕیارە گرنگەی کە بە ئەلکترۆنی بوونی ئینجازەی خەڵکی کە ڕۆتینات و شتی زۆوانەی کە هەنە وە چوانی لێ هاتە. دوای نمونەتان لە بۆ باز دەکەم وە کامل ئینفۆرمەیشنتان دەدەمێت چونکە بەجددی کار ئاسانی زۆر لە بۆ خەڵکی دەکا وەچ پێم گوتن ڕۆتیناتیش کەم دەکاتەوە. بەس دوای ئینشەڵڵا زانیاری زیاترتان دەمێت. زۆر کەم دەکاتەوە و هیچ کەسێک ناتانی ئەو نوعیەتی ئیجازەی تەزویر بکە وەچی ئینجازە نێودەوڵەتیەکان و هەموو ئەو وڵاتە پێشکەوت و یەکەم کەسیش سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان ئینجازەکەی بە هات لەوێندەر کردی ئەو بەش ئەو ئینجازە نوێیە. تەمان شتێکی زۆر گرینگە. ئێستا ڤیدیۆکەشتان لە بۆ دادنێم و ئەمەش وەچی کەسایەتێکی ناو سۆشیال میدیای کوردی لە بۆ خەڵکی باسی شتەکەی بکەیت کە نوێی ئێستا لە بۆتان پۆز دەکەم چەند گرینگە و چەند گرنگی لە بۆ خەڵکی ئەوشتە. ئێستا ڤیدیۆکەشتان لە بۆ دادنێم و ڕسمیشم گرتیا بە نمونەی هاوشێوەیە و ئینجاز